ئایا دکتۆر ئەمن تاکەینێ عیلاجی شەکرەی بخۆم و ئایا عیلاجم پێویستە بخۆم؟ وەڵامی ئەم پرسیارە بڵێ، ئەوانەی کە نەخۆشی شەکریانەیە زۆربەیان دەبی چارەسەر بخۆن. ڕێژەیەکی کەمیان نەبی کە شەکرەکەیان کەمە دەتوانن بەس بە پارێزی شەکرەکەیان کۆنتترۆل بکەن بێ دەرمان. بەڵام زۆربەی سەرچاوە پزیشکەکان لەگەڵەوەیە کە هەر وەختێک دەستنیشان کرای نەخۆشی شەکرا وا باشترە چارەسەروەر بگرین لەبەرەوەی ڕێگریک دەکات لە دەرهاویشتە خراپەکانی نەخۆشی شەکرا. تاکەی بخوات ئەم دەرمانە ئەوە احتیما دەکاتە سەر حاڵەتی نەخۆشەکە. ئەگەر هاتوو شەکرەکەی کاتی بوو توانی کۆنتترۆلی بکە با ڕجیم یاخود هۆکارێکی کاتی بوو ئەوە لەوانەیە نەخۆشەکە فترەك چارەسەر بخوا و دوای پێویستی پێ نەبی. بەڵام زۆربەیان لەبەرەوەیە پێی دەڵێن نەخۆشی درێژخایەن دەبی نەخۆشەکە هەتایە یا تا کۆتایی ژیانی دەرمانی شەکرە بخوات. پرسیارێکی تری باو کە زۆر لە ئێمە دەکرێت دکتۆر ئەو دەرمانە خراپە تەئسیر لە چاو دەکات تەئسیر لە کلێ دەکات. بەڕاستی ئەم پرسیارە پرسیارێکی زۆر سەیرە کەینێ چارەسەر بوویتە نەخۆشی. بەڕاستی ئەوە غەڵەتە، هیچ سەرچاوەیەکی پزیشکی پشتڕاستی ئەوە ناکاتەوە کە ئەو دەرمانانە تەئسیری لە بۆ کلێ و لە بۆ چاو هەبێ. بە شێوەیەکی گشتی دەرمان کاریگەری لاوەکی خۆی هەیە. حتا حەبی پاراسیتۆڵ کە شتێکی زۆر بەسیتە کاریگەری لاوەکی خۆی هەیە. بەڵام ئەو معنایەوە نییە کە پاراسیتۆڵ دەرمانێکی خراپە و ناوێ بخورێ. دەرمان بە دوو شەرت ئەگەر خورا ئەوە نەخۆشەکە ئیسفادێکی باشی لێ دەکا و دوور دەبی لە لاوەکی خراپەکانی. ئەویش ئەوەیە یەکەم دەبی پزیشکی پسپۆر دەرمانەکەی لە بۆ بنووسێ و لەژێر چاودێری ئەو بیخوا و بەردەوام بێ و بەدوادا چوون بکات، نەک نەخۆش لە خەویەوە دەرمان وەربگرێ بە هیچ شێوەیەک. بەلعکس ئەگەر هاتو نەخۆشی شەکرەکەی کۆنتترۆل نەکرد دەرمانی وەرنەگرت ئەوە تەبعاً تووشی دەرهاویشتە خراپەکانی دەبێ کە بەداخەوە دەرهاویشتەی زۆر خراپی هەیە نەخۆشی شەکرا. یەک لە دەرهاویشتە خراپەکانی نەخۆشی شەکرە جەڵتەی مێشکە، جەڵتەی دڵە، پەککەوتنی گورچیلەیە لە دەستدانی چاوە و هەروەها مەترسیە لە بۆ سەرژیانی نەخۆشەکە. من نەخۆشم هەیە تووشی لاق بڕینەوە بووە، تووشی جەڵتەی دڵ بووە، تووشی جەڵتەی مێشک بووە، پەککەوتنی گورچیلە لە دەستدانی چاو لەبەرەوەی چارەسەری وەرنەگرتیە، نەک چارەسەرەکە ببتە ئەوەی کە کلێ و چاو و دڵی لە دەست بدات. پێچەوانەکەی ڕاستە نەخێر. ئەگەر هاتوو تو نەخۆشی شەکرت هەیە و پزیشک پسپۆر دەستنیشانی کردیە و دەڵێ دەرمان بخۆی بێ دوو دڵی دەرمانی بخۆ بۆی دووربی لەو دەرهاویشتە خراپانە. لە ڕووەکەی دیکەوە نەخۆشم هەیە 15 ساڵە شەکرە هەیە و چارەسەر وەردەگرێ بە داوادا چوون دەکا و الحەمدولایە تا ئێستا تووشی هیچ کێشەیەک نەبووە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.